ئەندامانی کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بەشداری کۆنگرەی چوارەمی حیزبەکەیان کردووە. هەمووان لێرەم بۆی گۆڕانکاری ڕیشەی لە پەیڕۆ و پرۆگرامی حیزبەکەیاندا بکەن. کۆنگرا بە پێیپەیڕەوی ناوخۆی کۆمەڵ بەرزترین دەسەڵاتە و هەر لە کۆنگرەدا ئەجیندا و فیکری حزبدا دەمەزرێتەوە و سەرکردایەتی و کەسی یەکەمیم حیزبە لەلایەن ئەندامانی کۆنگرا دیاری دەکرێن. ئەو کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی جیاواز دەبێنرێت لە کۆنگەکانی تر بەوەی کە بەشداربووانی ئەو کۆنگرە گڕوتین و دامەزراویەکی زیاتر لێیان بەدی ئەکرێ بەوەی کە لە واقعیەکی ئێستادا کە خەڵک جەنجال کراوە بە هەندێک بیر و تەوژمی سیاسی بە هەندێک قەیران و گرفتی نێوخۆی بەڵام کادیران و بەشداربووانی کۆمەڵی ئیسلامی ئالەو کۆنگرەیە لە خەمی چەند بوارێکی گشتی کۆمەلگەکەیانن لە بواری پەروەردە و خێزانی وەک لە وتارەکەی جەنابی ئەمیریش زۆر بە ڕوونی ئاماژەی پێکرا بە هەمان شێوە لە ڕووی شیرازەی خێزانی و ئینتیمابوون و خەمخۆری بۆ وڵات و نیشتیمان ئەوە کۆمەڵی ئیسلامیە کە جارێکی کە بەڵێن و ئومێد و هیوا بە خەڵک ئەداتەوە کە لە خەمی خەڵک بن لە هەموو بوارەکانی پەروەردەیی و سیاسی و ئابووریش پشتیوانی خۆی پەروەردگار. لەبەرەوەی کۆنگرەی ئەمساڵ بەڕاستی ئەبینم کۆمەڵێ گەنجی لێ هاتوو خوێنەوار و لە هەموو شوێن و توێژە خوێنەوارەکانی تێدا بەدی دەکرێت والحەمدوللا من وای ئەبینم و خەڵکیش و سەرشەقامیش خەڵکی کوردستان بە ئامیش چاوەڕوانی خێر و بەرەکەتی گەورەترن لە کۆمەڵی ئیسلامی بۆی ئومێدەوارم کە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆنگرێکی سەرکەوتوو بێت. هیوادارم کۆمەڵی ئیسلامی لە دادوودا ئەو حیزبە بێت کە هەموو کەسێ خۆی تێدا ببینێتەوە و داکۆکیکارێکی سەرسەختی گەندەڵکاری بێ وەکو لە ڕابردووەوە بووە. هیوام وایە کۆمەڵ بە ئاستی گەورە بێت هەموو کەسێ تۆمەحی تەماحی لەسەر ئەو هەڵچنێت و بتوانێت کۆمەڵ دەنگێکی حەق و دەنگێکی گوێر بێ بۆ هەموو چینێکی کۆمەڵگای کوردی. کۆمەڵی ئیسلامی بڕیار وایە بە دیدگا و کار و پرۆژەی نوێوە بێتەوە و بەردەوام بێت لا پەروەردەکردن و ڕۆشنبیرکردن و دژایەتی زوڵم و ستەم تا ئیندەیەکی ڕوون و شیاو بۆ خەڵک بێتە پێش. مێدەوارین کە کۆمەڵی ئیسلامی لە داهاتوو تونتر و باشتر لە جاران معارەزە بێ و ئۆپۆزیسیۆن بێ باشتر گەندەڵیەکانی ئەو دوو حیزبان دەسەڵات ئاشکرا بکە و بنە بڕیان بکە. ما هیویەکە گەلێک مەزونی کۆمەڵی ئیسلامی هەیە ئینشاءالله چونکە بڕاستیت حیزبەکە گەلێک کە بژنێ خەمخۆرە بۆ ملەتێ خۆ بۆ خەڵکی خۆ يعني بەردەوامیەت دەبەرێ خەڵکیدا بۆ پشتەوانە فەقیر و ژێرە و کەسێت مەزلوم و زوڵم لێ هاتیەکردن پشتەوانیەوە کردی بژێت داخواستکەن کۆمەڵە ئیسلامیە داهاتی پشتی بە کۆنگرە ئەف قیادەت هێنا هەڵبژێتن گەلێک پتر ئیهتیمامە هەندێ بدەن ئەو نەخۆشیێت خەڵکی مشکلێت خەڵکی کێشێت خەڵکی دەستی خۆتان نەستەرە برینێ یعنی گەلێک ئیهتیمامە بە ژیانە خەڵکی بدەن بکەیم و کۆسێت خەڵکی دەن ئەف نەهامەتی سەرە خەڵکی و ملەتی تێن محاولێ بکەن چارەسەریەوە بکەن. ئێمە بەپێی مێژوومان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئومێدی زۆرمان بە داهاتی کۆمەڵی ئیسلامیە ئینشاڵڵا گۆڕانکاریی تەواوڕیشەی لە هەموو پەیڕۆ و پرۆگرامی خۆیدا دەکات. الحەمدوللا مێژووی پڕ سەروەری تۆمار کردووە لە هەموو موقیفەکان و لە هەموو ئەو هەلومەرزانی کاتوونە پێش بۆ کوردستان و بۆ هەرێمی کوردستان کۆمەڵی ئیسلامی جوانترین هەڵوێست و موقیفی نواندووە هەم جێگەی ڕەزامەندی ئەندامان و جەماوەری خۆی بۆ هەمیش جێگەی ئومێد و هیوای هەرێمی کوردستان بووە. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی بە بەشداری 1992 ئەندام بەڕێوە دەچێت کە لە سەرجەم چین و توێژەکان پێک هاتوون. کۆنگرا ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و لە ئەگەری پێویست بووندا بۆ 3 ڕۆژ درێژ دەکرێتەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام.